بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات داهاتی مانگی ڕابردووی هەرێمی کوردستان زیاترە لە 1 ملیار دۆلار. تاوکو ئێستاش وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم راپۆرتی مانگی ڕابردووی بڵاو نەکردێتەوە. بمیوانداری بەڕێز کاک عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە تەوەری یەکەمدا باز لەم پرسە دەکەوە، لە تەوەری دووەمدا باز لە پرسی نەوتی کەرکووک دەکەین بە میوانداری بەڕێز ئەحمەد عەسکەری سەرۆکی لێژنەی نەوت و وزە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. لە سەرەتا لە بەشی یەکەم راپۆرتێک دەبین، دواتر دەچینە لای میوانەکەمان لەگەڵمان بن. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات داهاتی مانگی ڕابردووی نەوتی هەرێم 1 ملیار و 311 میلیۆن دۆلارە و تاوەکو ئێستاش وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم داهاتەکەی ئاشکرا نەکردووە. عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕوونکردنەوەیەکیدا ڕایگەیاند بە پێی ژمارە فەرمیەکانی کۆمپانیای سۆمۆی عێراق کۆی نەوتی هەناردەکراو بۆ خەزانەکانی حکوومەتی هەرێم لە مانگی 12 ساڵی 2016دا 7 ملیۆن و 734 بەرمیلە. ئەو پەرلەمانتارە باز لەوەش دەکات کۆی داهاتی نەوت و ناوخۆ لە مانگی پێشوودا زیاتر لە 1 ملیار و 311 میلیۆن دۆلار بووە، جگە لە تانکەر کە داهاتەکەی نادیارە. ئاشکراکردنی داهاتی نەوتی هەرێم لە مانگی ڕابردوودا لەلایەن ئەو پەرلەمانتارە لە کاتێکدایە تاوەکو ئێستا دوای تێپەڕبوونی 18 ڕۆژ بە سەرسەری ساڵی نوێدا وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتەکەی بڵاو نەکردووەتەوە. بە پێی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی مانگانی نەوتی هەرێم لە ماوەی ڕابردوودا نەگەیشتووەتە 700 میلیۆن دۆلار، بەڵام بەشێک لە پەرلەمانتاران بە بەڵگەوە باس لەوە دەکەن داهاتی مانگانی نەوتی هەرێم لە 1 ملیار دۆلار زیاترە. نرخی نەوت ڕووی لە بەرزبوونەوەی و هەناردەی نەوتی هەرێمیش مانگانە زیاد دەکات، بەڵام حکوومەتی هەرێم نیوموچەی فەرمانبەران بە 2 مانگ جارێک نادات. بەپێی سیستەمی پاشەکەوت هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 430 میلیۆن دۆلارە، واتە 570 میلیۆن دۆلاری لە موچەی فەرمانبەران زیاترە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، بەڕێستان چۆن گەشتنە و نەتیجەی کە داهاتی مانگی پێشووی ساڵی بڵین مانگی 12 ساڵی 2016 واتە مانگی ڕابردوو زیاترە لە 1 ملیار دۆلار. بەناوی خوای گەورە سوپاسانەکەم. دیارە بەپێی ئەمە هیچ ئەرقامی من نییە، بەپێی ئەرقامی کۆمپانیای سۆمۆ کە وردەکاری بڕی ئەو نەوتەی دیاری کردووە کە هەرێمی کوردستان لە چێلگە عەفو لە عەمبارەکانی خۆیەوە عەمباری کردووە لە بەندەری جێهان و دواتر فرۆشتوویەتیەوە. ئەمانە دیسانۆتەکی دەکەمەوە ئەرقامی کۆمپانیای سۆمۆن، چکە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئەرقامێکی بەیان نەکردووە، بۆیە ئێمە پشتمان بە ئەرقامەکانی کۆمپانیای سۆمۆ بەستووە. بەڵێ بەپێی ئەرقامەکانی ئەوان بڕی ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان لە خەزانەکانی هەرێمی کوردستانە لە بەندەری جێیان عەمبار کراوە 7 ملیۆن و 730 هەزار بەرمیلە و تێکرای نرخی نەوت لە مانگی پێشووترا وەرگرین 53 دۆلار و 500 و تقریبا 96 سنتە. هەرێمی کوردستان 9 دۆلار کەمتر ئەمێنێتەوە لەوە بە چەند هۆکارێک بەهۆی کوالێتی و تێچوونی بۆری و خەزانەکان 9 دۆلار کەمتر. ئەم دوو ڕقەمە لێکە دەیتەوە تەنیا بە بۆری ئێمە 789 میلیۆن دۆلارمان دەستکەوتووە. ئەمە جگە لەوەی کە 65 هەزار بەرمیل لە هەردوو پاڵاوگەی بازیان و کەڵک پاڵێوراوە لە هەر بەرمیلێک 47 دۆلار ماوەتەوە. کۆی ئەم دوو ڕقەمە کۆکەیتەوە ئەکاتە 881 میلیۆن دۆلار.
و داهاتەکانی تری ناوخۆش نزیکەی 150 میلیۆن دۆلارە بەمە ئێمە لە مانکی پێشووتوانترا ملیارێک و 31 میلیۆن دۆلارمان دەستکەوتووە بۆیە ئەتوانین بڵێین نیوە زیاتری ئەم پارەیە دیار نییە چۆن سەرف کراوە. بەڵێ زۆر باشە بەڵام بەڕێستان بڕواتان بەکام لەو داتانە هەیە داتای کۆمپانیای سۆمۆ کە بەڕێز دەڵێیت بە پێم داتای کۆمپانیای سۆمۆ بێت داهاتی هەرێم زیاترە لە 1 میلیارد دلار بەڵام وەزارەتی سامانە سروشتیکار چەندە مانگی پێشتری بڵاو نەکردوێتەوە بەڵام بۆ مانگی 11 567 میلیۆن دلار بوو یعنی بڕوات بەکامیانە تۆ بە هەرێم یاخود بەغداد لە ڕووداتاوە. ئەم داتانە دقیقن حکومەت هێرێم بە هیچ شێوە ڕەتی نەکردوێتەوە کە ئێمە چەند نەوتە فرۆشین بە تێکرا ڕۆژانە 610,000 بەرمیلە تەنیا بۆری ناتوانێت ڕەتی کاتەوە بە هیچ شێوەیەک بەڵام حکومەت هێرێم بۆ شاردنەوەی ئەم ملیارە دۆلارە تێت بڕەپارەیەکی زۆر ریزەکاڵێ قەرزی شەریکانتم داوەتەوە بە هیچ شێوەیەک دیار نیەم قەرزەکەی وەرگیرا چۆن سەرف کرا مانگ بە مانگەم قەرزە درێتەوە دیار نییە بەچێ ئەدرێتەوە چەندێکی کەم بوویەوە بۆیە بە کۆمەڵک کە لێن ئەڵێەوە نەپارەم داوا بە کەرکک دوای من بەرنمەیەکت هەیە لەگەڵ سەرۆکی لیژنەی نەوت حەزەکەم پرسیاری لێ بکەی بەپێی ئەرقامەکانی سامانە سروشتەکان لە ماوەی تەنیا 6 مانگی ڕابردووە نزیکەی 170 میلیۆن دلار 170 میلیۆن دلار دراوە بە کەرکک کۆم پارە چۆن سەرف کرا یعنی هیچی دیار نییە طبعاً ئەمە پڕکردنەوەی نەکانە بۆیە ناتوانین ئەم ئەرقامانە پێمانڵێ نەک بەم سیستەمەکە ئێسش ئەوە تەنیا موچەی پێشمەرگە لە یەکشەمی ئاین دەشتەوە بێت یعنی ئەترا بە سیستەمە کۆنەکەش موچەی هەرێمی فەرمان بەران بدرێت نەکەم سیستەمە نوێ بە هەموو گەندەڵی و بندیوارەکانیشەوە بەشێکرد بە خانە نیشان و کەمەندام و چاودێری کۆمەڵایەتیشەوە بەڵام بەداخەوە هیچی نادرێت و ئەوەی جێگەی سەیرە بۆشیان نەچێتە سەر باشە بۆچی ینی تۆ ینی بە بەڵگە و دەی سەلمێنی کە مەسەلەن ئەو پارەی داهاتی نەوتی هەرێم زیاترە لە پارەیە موچەخۆرەکان بە مندیوارەکانیشەوە ئەی مادەم کە پارە هەیە لەکوێیە بۆ نایدەن بە خەڵک ینی دانەوێ خەڵک چی لێ بکەن مەسەرە لای پارتی وێکێتیە ئەمانە خەڵک ڕەزیلەکەن خەڵک زەلیلەکەن بۆ ئەوی چاو لە دەستیان بێت بۆ ئەوەی پێی خەڵک پێی وابێ ژیان و مردنی بەدەست ئەوانە خەڵک پێی وابێ گەر ئەوان نەبن ئەم ناتوانێنان بۆ مناڵەکانین کە ئەنی هەرەمەیە کاک حەکیم من کاکە کەس بە قسەی من نەکە ئەوە من داتاکانی شەریکەی سۆمۆ داتای فەرمین یعنی بە وەرەقەی فەرمی خۆیان بە کتابی خۆیان نەک قسەی منەوە لەوانم وەرگرت بێ بە تەلەفۆن هەر وەرەقە فەرمیەکەم لە پیجی خۆم دانا بۆ ئێوەم ناردەوە بۆ کەناڵەکانی ترم نردووە سەیریکە سعری نەوت کا لە بازاری عالەمیە لێکدانەوەی ئەم دوو ڕقەمە بکات یعنی ئەمە هیچ نوێگەریە نییە من کرد بێتم تەنیا شتێکە پەیام کردووە و کەشفم کردووە بەڵام ئەمانە بێمنەتن ئەمانە کۆمەڵێک کەس قیادەی ئەم وڵاتی گردووەتە دەست ئەوەی گرنگە لایەن خۆیان چۆن بژین مناڵەکانیان چۆن بژین چۆن ڕئیسمالەکانیان زیاترکەن چۆن پارە بەرنە دەرەوە چۆن سوپا ینی داماڵراون لە هەموو ئەو بەهای ئینسانیانەی کە ئەبێ لە قایدێکە هەبێت ئەبێ لە بەرپرسێکی ئاسایی هەبێت بۆیە من پێم وایە تا ئێمە خاوەنی ئەم جۆرە لە حاکم و حکومڕانانە بین مستەقبەل یە میلەتە لەمە خراپترە بێ باشتر نابێت بەڵێ زۆر باشە بەڵام ئەو کارەکەی چێک کە بەڕێز هیچ متمانەیەکن مەسەلەن بەداتەکانی حکومەت هێرێم نییە بەڵام بەوەی بەغداد هەیە ڕەنگە بڵێن ئێستاگەر بەرپرسان بڵێن ماسپیە ئێوە بڵێن ڕەشاکین یعنی ئەو کارەکەی چییە؟ کاکە ماست نییە فەرم و بڵێن یەک ڕقەمێمانەی بەغا خەڵەتە خۆشیان ناڵێن خەڵەتە هەمومان یەک کۆمەڵێک پارە ڕیزەکە مەسەن بۆ نمونە سعری نەوت لە برێند لە مانکی پێشووترا 53 دۆلار و 596 سنت بووە ئەمەڵێ ئێمە لە هەر بەرمیلێ بۆ نمونە 35 دۆلارمان بۆ مێنێتەوە ئێکاکە بۆ یعنی بۆ هەر بەرمیلێ 80 دۆلاری فەرقە لەو 35ش ئەڵێ بۆ نمونە 15 دۆلاری لەر بەرمیلێک ئەدەینەوە قەرزی شەریکات و چی پێ ناڵێ قەرزەکان چێ واتە بەم شتانە هەمووی دایە پۆشێ ینی دوو چێورد بینی لەمە کرد هەموو بەیاناتی شەریکەی سۆمە دیوانی چاودێری دارایی عێراقی وردبینیەکە بەس ئەم بەیاناتانە سامانە سروشتەکان چێ وردبینی کرد دیوان چاودەی داراییم هەرم هەریچی نابینێت دوو سەیری کاک حەکیم نابێ خۆمان بەم پرسیارانەوە بخەڵەتێنین سەیری ژیانی بەرپرسە باڵەکانی پارتی وێکێتی کە
ئەزانی خۆ ئەمانە لەکوێیان هێنا ئەم پارەیە سەیری کاروانی ئۆتۆمبیلەکانیان کە سەیری گەشتەکانیان کە سەیری ئەو مڵک و ماڵانەکە کە لە دەرەوە کڕیویانە سەیری جلوبەرگەکانیان کە ئەنی تخوا با خۆمان نەخەڵەتێنین بەوەی بە ئەمانە ڕاستەکەن یان ڕاست ناکەن ئەمانە بۆ پێت وایە ژیانی ئەم مەسوولانە بە 1,700,000 دوومانجارێک ئەڕوا بەڕێوە ئەیژانیان چۆن دەڕوات بەڕێوە بە چەند سەرف دەکەن بە بۆچوونیەوە من خۆ زۆر باش دیارە لە ئەمریکا لەکوێ مڵک و ماڵیان هەیە لە ئەوروپا لەکوێ مڵک و ماڵیان هەیە لە هەموو شوێنێ زۆر باش دیارە مەسوولەکانی ئەم وڵاتە چۆنە بڕۆن لە قوبرس قومارەکەن یعنی دیارە بڕۆن لە مەتارەکان دانیشە 2 ڕۆژ سەری ساڵم خەڵکە لە مەتار دانیشە ئەو بینی مەسوولەکان چۆنە ڕۆنە دەرەوە کێ بۆ کوێ ڕۆژ یعنی کاکین هەمومان ئەمانەیە زای هەموو خەڵکەم حکایەتانەیە زانیە ئەمانە هیچی گرنگ نین سەیری ماڵی بەرپرسەکان کە سەیری کاروانی ئۆتۆمبیلەکانیان کە سەیری جلوبەرگە مارکەکانیان کە سەیری ئەو پارانە کە دەیان جار بە بەڵگەوە سەلمانمان پارە براوەتە دەرەوەی ئەم وڵاتە هیچ چییە کاکە هیچ شەیە مەسوولانەیە خۆی چییە پارەیە برێتە دەرەوە ئەوە دوێنێم پێرێ من ئاشکرام کردووە 5 قمارخانەی گەورە لەم سلێمانیا بە نایاسایی کارەکە لە هیچ دامەزراوەیە مۆڵەتی نییە قمار گەورەترین حکمی لەسەرە لە قانونی عێراقیە هی بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتن کەسیش بۆی نییە دایخە هەرکێش بچێت بێوێ بە دوواداچوونکە و یا بێوێ دایخات سزایە دەن یعنی بۆ خۆمان بخەڵەتێنین ئەوە بەناوی بۆرسەوە 10 ساڵە پارە لە خەڵک وەرەگیرێ و پارە کۆکرێتەوە و 100 ملیۆن دۆلاری خەڵک کەس نازانێت چی لێ یعنی با خۆمان نەخەڵەتێنین لەوەی کە ئەمانە چین کێشەی ئێمە ئەوە نەبێت تعریف بۆ ئەمانەکەن کێشەی ئەوە ئەبێ بێ مناقەشەی ئەمە بکەین ئەم میلەتە بەڕاست سەیری ئەوە کاکە خۆی چۆن ئەمرێت ئێسێمە لەو مەرحەلاین بەڕاستی بەڵێ یعنی میلەت دەبێت چی بکا بۆ نمونە ئیشی میلەت چییە بۆ نمونە لەم قۆناغە والله من پێم وە ئیشی میلەت طبعا پێش میلەت ئەبێ حەزبەکان قسەیەکی جددیانە بێ ئەوەی کە شەریک نییە لەم دزی و تاڵانی و بڕۆیە بەداخەوە بەش ئێرە زۆریەم حەزبانەوە نەتامەزۆن وەفدی پارتی بێ بۆ لایەن بۆ مفاوەزات ئەوە نەتامەزۆی ئەوە نین کە کاکە خەڵک وژیانی نەمایانی ڕۆژانە هەزاران چیرۆکی بۆیە ئەبێ ئەم حەزبانە قیادەی جەماوەرکەن و ئەم دۆخە بگۆڕێ بەڕاستی شۆڕشێکی مەدەنی دەست پێ بکە تا گۆڕانکاری ڕووەدا هەمویان چەند کەسێکن کاکە یعنی ئەگەر قەرار وایە قەدەری ئەم وڵاتە بدرێ بەدەسەم چەند کەسەوە بەڕاستی ئەمە شتێکتر یعنی ئەمویان چەند کەسێکن ئەوانەی کە داهاتی وڵاتە بۆچوونی بەرەزی تەخشان و پەخشانی پێوەکەن کە من دارە پارتی وەکو مؤسسە تیا بەشدارە پارتی ئەوەی بەرپرسی یەکەم لە دروستکردنی ئەم دۆخە کەس گومانی لەوە نییە کە پارتی دیموکراتی کوردستانە کەس گومانی لەوە نییە پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکاتی هەرێمەوە ویلایەتی تەواو بۆ هەر لای پارتیە عیلاقاتی خارجی لای پارتیە نەوت و دارایی لای پارتیە ناوخۆ و پێشمەرگە لای پارتیە ئەنجومەنی ئاسایش لای پارتیە هەمووی لای پارتیە بەڵام پارتی بە کێ حکومەکە ئەوە هیچەوەی سە گۆڕان لە دەرەوەی حکومەتە تا ڕادەیەک و لە پارتی یاخی بۆ توانین بڵین بە چەند بەرپرسێکی یەکێتی حکومەکە یەکێتی هەمووی نییە من زۆر کادری یەکێتیە ناسم تایان لە ئەندامانی سەرکردایەتی هەموو ئەم منتیقەی سنووری سلێمانی بە گۆڕان و یەکێتیەوە هەموو خەڵکەکەی لێتی بۆ بە قوربانی بەرژەوەندی چەند کەسێک لە یەکێتی کە لە پەنجەی دەست تێناپەڕێ ئەویانەی کە خۆیان ئەڵێن عیبیان لەسەرە و لەبەر ئەو عیبانەی لەسەریان ناوێرن قسە بکەن کاکە حەکیم با من شتێک بۆ بینەرانی پێیان بڵێم تۆ ئەزانی لە سنووری نەوت لەم منتیقەیەکەم چار تۆزرایەوە چەندین کێڵگەی نەوتیە ڕاگیراوە نایڵن بەرهەم بێت نەوتی تەقتەقش لە 3 ساڵی ئایندا بەرە وشکبوونەچێت لە 140,000 هاتووە بۆ 35,000 وشکە بێت باشە ئەم منتیقەی نەوتی نامێنێت نایڵێ پارتی لە بەرامبەر ئەوە لە سنووری خۆی نزیکەی 700,000 بەرمیل نەوتەیە کە دەسڵاتی پارتی بەسەری ئاشکێ لە ئەڤانە با حەسەن 250,000 خورمەڵە 100,000 شێخانە تاوگەیە سەرسنگە بنەباوێکی ئەمە ئەوە غازەیە لەم منتیقە ئەگەر لە 7 ساڵی ڕابردووە بەرەم باتە ئیسەر نەکێشەی کارەبا بوو نەکێشەی سوتەمەنی هەبوو دایان پرۆژەی پترۆکیمیایی و دایان 1000 دەستی کارە بوو باشە ئەمان توانی تەزوی کارەبای زیاتر بەرەم بێنی نەکێشەی کارەبا ئەمان تەزوی کارەبا فرۆ پارتی نەیەشتەمە بکرێ یەک لەبەرەوەی بۆ ئەوەی لە منتیقە نەبێت دوەوەی لە دەست کۆمپانیا تورکیەکان نەبێت یەک قسەی جدی یەکێتیم پێ بڵێ لەسەر ئەمە نیەتی لەبەرەوەی ئەو چەند مەسوولە بە یەکجاری بوون بە پارتی پرۆ پارتین تەسلیمی پارتی بوون خۆزگە بە عەلەنیە بوون بە پارتی بۆ ئەوەی یەکێتیەکانی تر قەراریان بەدەست بووە بەڵام هەموو ئەمانەیان قبوڵە ئەمە من وەکو چی ئەڵێم
بە تایبەتی بۆ ئەم منتیقە جەڵدە لە ئینسانەدا جار وایە بە خێرایی ئەیکوژێت بەڵام سەرەتان بە 2 ساڵت کوژێت ئەمە سەرەتانە ئەم منتیقە ئەوە ناڵن نەوت غازەکە بەرهەم بێ و خەریکە ئینهیار بە هەموو کۆمپانیا گەورە سەناعیەکانەکەن چونکە زۆربەی سەناعی عێراق نەکەرێمی کوردستان لە سلێمانیە هەموو سەناعەکەش ئەهێڵن بۆ ئەوەی دەوڵەمەندەکان یا بچنە هەولێر یا ئەم منتیقە جێبێڵن و خەڵکو و حزبەکانیش زەلیل بن هیچیان نەبێت تەسلیمی دەستی پارتی بن واتە پارتی بە 2 لا سزادا یەکیان سیاسی احتیکاری هەموو پۆستەکانی کردووە ئەوە کەشانەوە دۆخە اقتصادەکەی کە بە وردی بۆم باس کردی ئەمە بەکێ ئەیکا بە چەند مەسئولێکی یەکێتی ئەیکا بەداخەوە و پێویستە من ناڵێم یەکێتی پێویستە قاعیدەی یەکێتی کادری وەسەد یەکێتی ئەو سەرکردایەتیانەی کە تێوە نەگلاون قسەیەکی جددیە دەبێت لەسەر ئەمە ئەمەیان قبوڵە یا قبوڵیان نییە و دوای ئەوان گۆڕان و یەکگرتو کۆمەڵ لە 170 زیاتری دەنگی ئەم سنوورەیان هەیە ئایا سەیرەکەن خەڵکی ئەم منتیقەوای لێبێت باشە بەڵام بەس خەڵک ئەگەر ئەوانش پێیان تەبیعی پێم وانییە پێیان تەبیعی بێت بەڵێ بەس خەڵکی و منتیقەیە سەریکە من پێتەڵێم 2 جۆر ئازارەیە یەکیان هەموو خەڵکی کاکەگیان با عەرزی کەم 2 جۆر ئازارە یەکیان هەموو خەڵکی کوردستانەتی ئەم کێشەوتە یەکیان بازارە ئینیاریان بە بازار و نەوت و اقتصاد و ژێرخان کردووە واتە ئەوەی کە پێتەڵێم 2 ساڵی ئایندە باجەکەیە بینی ئەوەی کە پێتەڵێم ئێوێ حزبی سیاسی لە منتیقا زەلیلکە ئەوەی کە پێتەڵێم ئێوێ خەڵک بچوو کاتەوە لە منتیقا ئەوەی کە ئینهیار بە هەرچی کۆمپانیا بکە ئەوەی بەتاڵە زیاد بکە ئەوەی تۆ نەوێری هیچکەی لەبەرەوەی بڵێ بەخوا من لە سنووری پارێزگاکەی خۆما هیچم نییە ئەگەر پارتی نەبێ ئیتر ئەمرم لە برسا ئەمەیە سیاسەتەکە نەک ئەوەی کە تۆ تەنیا ئەوە ببینی سەرەتا هەرێم دەیفەرموو یەک مەسئول یەکێتی تایسە بیستوتە بڵێ قبوڵم نییە داهاتی نەوت بچێتە بانقی کوردستانە و کەسیش بۆی نەبێ وردبینیکە کەس وتوێتی ئەم ئەرقامانەی سۆمۆ بە بەراوردکەین بەمە ئەوانەی لە حکمان من ناڵێم یەکێتیش خەڵکی جددیتایە کە ڕەخنەی جددیان هەیە لەمە بۆیە من پێم وایە ئەگەر بیر لە حەلێ نەکرێتەوە کارەساتی خراپتر بەڕێوە ینی لەوە خراپتر دەبێت کە ئێستا خەڵک نانیە بیخوات کارەساتی زیاتریش بەڕێوە دەبێت ئەگەر حەلێک نەدۆزرێتەوە کاکە تۆ سەریکە وەزعی خەڵک زۆر لەوە خراپترە کە خەڵک خۆی ێزانێ یعنی تەنیا ئەوە نییە تۆ ئەمڕۆ مەعاشنێت تۆ ژێرخانی وڵاتەکە وێران بووە تۆ ینی کێشەی ئێمە ئەوەیە بەس بەیانیە بینین حزبە سیاسیەکانیش بە شێرە زۆریان بەس بەیانیە بینن دوور بیرکەینەوە ئەبێ دوور بیرکەی وڵاتیان خستۆتە ژێر قەرزەوە نەوە بەنەوە باجێدا مەسر قەرز وێرانی کرد هەر فائیدەی قەرز بسڕی وێران خۆم قەرزانە مووی فائیدەی لەسەرە یعنی کەسیش نازانێم قەرزانە بۆ کرا کەسیش نازانێت چی کرا دوو دەسەڵات بەرەبەرە قەڵەوە بێت گەندەڵیەکانی زیاد دەبێت زوڵمی زیاد دەبێت ستەمی زیاد دەبێت میلەتیش هەمیشە لاوازە بێ بۆیە خۆتەنیا برسێتی نییە حکمێکی تۆتالیتاری سەرکوتکاری پڕ لە گەندەڵیەت ئەگەر کەمە موچێ بدا بە خەڵکیان نە ئاخر ئەمە خراپە خەڵکوا پەروەردەکەی تەنیا خەمی ئەو کەمە موچەی بێت وەریەگرێ وەری ناکرێ بەڵام خەمی ئەوەی نەبێت کە دەسڵات چەندێکە خوا ئێستا حزبەکانی ئێمە خەڵکوا پەروەردەکەن ئەوەنە پەیام و کێنێن و سپێدە و کێوکێ بەپەلە چارەکە موچەکە درا بە سوور لە خوارەوەی نووسوە وایە مژدە بە خەڵک بدەن ئێوە و هەموو کەناڵەکان لە کاتێکە ئەمە پرۆسەیەکە بۆ گەوجاندنی خەڵک ئەوەنە قەزیە نییە چەند لەو خەڵکە دزرێت چی لە خەڵکێت بەپەلە لە هەرچی سایتەیە بە سایتی میدیای ئەهلی و ئازاد و پیشەیی و حزبەکان کە بەسەڵات نین لە مامنە بەپەلە چارەکە موچەی فلان وەزارەتی مانگی یانزەی پێرار یعنی ئەمە زۆر خراپە بۆیە ئەبێ قسەیەکی جددی هەبێ لەسەر ئەم زوڵمە زوڵمی سیاسی و زوڵمی اقتصادی یعنی ئێستا پێ دووە لە کوردستان حکمێکی دیکتاتۆری و گەندەڵی هەیە دیکتاتۆرە بەمانە بە هەموو بە تەواوی بڵین حکم سەریکە خۆ کاکە حکمی دیکتاتۆری جنێ و نییە ینی با خراپ لێک نەدرێتەوە حکمی دیکتاتۆری چییە حکمێکە باوەڕی بە دەساودەسی دەسەڵات نییە حکمێکە باوەڕی بە ئازادی نییە دەیفەرموو هەموو هەولێر کۆ بێتەوە بتوانێت خۆپشاندانێکە مامۆسایان بە هەموو قۆتێک و نەیانتوانی بچنە بەردەمبارەکەی پارتی لە سلێمانیە یعنی مامۆسا بوون 200 مامۆسا 150 مامۆسا بوون خۆ تۆ تەسەورەکەی چیان پێگرمان هەمووی خەڵکی مەدەنی و خەڵکی ناسراو بوون پێشتر خۆیان لەگەڵ پارتیا دانیشتە بوون ئێخۆ حکمی دیکتاتۆری چیە 100 ڕۆژ گوێ لە ناڕزای خەڵک نەگری حکمی دیکتاتۆری چییە سەدان بەڵگەی گەندەڵی بڵاو بێتەوە بێمنەت بی پەرلەمان داخەی چێو بە دڵ بێ داخڵی هەولێر بێ کێو بە دڵ نەبێ داخڵی هەولێر نەبێ
حکمی دیکتاتۆری چییە بەبێ مۆڵەت حساب بۆ قانون نەکەی 5 قمارخانەی گەورە بکرێتەوە بۆەوەی ئیفلاس لەکوێ دنیا هەبووە خەڵکی حکومڕان بەیان نایاسایی بێوێ پارە لە هاوڵاتیانی خۆی باتەوە و کەسیش بۆی نەبێت دایخا کاکە دیکتاتۆریەت ڕێژەییە بەڵێ دیکتاتۆریەتێکە بۆ هەیە لە کۆریای باکوور کەس بۆی نییە نەفەسدا بەڵام خۆ هەموو دیکتاتۆرەکان لە یەک ناچن نیسبەیە لە یەکەوە هەمانە بۆ سەد ئەمە لە کوردستانە بە شێوەیە لە شێوەکان جۆرێکە ڕێژەیەکی زۆر لە حکومی دیکتاتۆریەتی تایە گوێ لە دەنگی ئازاد نەگری گوێر لە ڕەخنە نەگری محکەمە لەژێر دەسەڵاتی حزبیا بێ حکومەت حزب بەڕێوە بە انتخابات بەهای نەبێ لە انتخاباتە تەزویرکەی حزبی سیاسی و مەسئولی سیاسی هێزی چەکداری تایبەت بە خۆیانیان هەبێت کەی بیانەوێت سەرانە لە کۆمپانیەکان بسێنن هەموو کۆمپانیەکان ئایدی ئەمە ڕێژەیەکی گەورەیە ئایدی خۆیان بن ئەمە ڕێژەیەکی گەورەیە لە دیکتاتۆری بەڵێ زۆر باشە بەڵام وتت ئێستا مەسەلەی دیکتاتۆری دەرەجەیەکەوە بۆ 100 ئێمە لە نێوان چەند داینێنی لە یەکەوە بۆ 100 چەندە ڕێژ ئەمە قورسە ڕێژەیەک ئەمە قورسە ڕێژەیەک بدەیت بەڵام کاتێکە لە کوردستانە نەک سەرۆکی هەریەم سەرۆکی حکوومەتیش ناگۆڕێ کاتێکە لە کوردستانە حەزبێک کە زۆری نەش نییە چۆنی بێ ئاوا حکومەکە ئەم هەموو دۆخەی لە کوردستانە خوڵقاندووە سەیری ژیانی بەرپرسەکان کە باخ و vێلا و مەزرعە و زەوی و کۆمپانیا و کاکە لە نەوتەوە بیگرە بۆ ئاو لە ئاوەوە بیگرە بۆ بازرگانی لە بازرگانیەوە بیگرە بۆ نەقڵ بیگرە بۆ مواصلات هەمووی ئەمانەیە خۆ یعنی خۆ دیکتاتۆریەت شاخ و گوێی نییە خۆ ناتوان یعنی وەکو سەردەمی بەعز دیکتاتۆریەت بکەن ئەمانە ئەگینا من تەسەورەکەم ئەوەشیان بکردە جورئەت و ئازایەتیەک لە خەڵکی کوردستان بەگشتیە هەیە بەڵام کاتێک کە دەساودەسی دەسەڵات نەبوو دادگا سەربەخۆ نەبوو حەزبی سیاسی بە ئارەزوی خۆی تەزویرکە هێزی چەکداری هەبێت پارە لە بانقی خۆیان دانرێت حکومەتێکی لاوازی مردووی بێکەڵک حەزبێکی بەهێز بیاوێت چی بەم حکومەتە بکە خۆمە دیکتاتۆریەتە یعنی بەڵێ سوپاس دەکەم کاتم کەمەوە سەبارەت بەوەی کە لەم ڕۆژاندا و بەرهێنەرێک میوانی بەرنامەکە ئێمە بوو سەبارەت بەوەی کە پارە لە کوردستانە باسی لەوە کرد کە پارە وەکو کەرەگەڵا ینی لای حیزبەکانەیە تۆش بۆ چون دوایە پارەوەندە زۆرە بەڵام نادرێت بە خەڵک کاک حەکیم ئێمە کۆمپانیان حزبانە باشە زانین احتیکاریان باشە زانین گەندەڵیەکانیان باشە زانین ئەزانین پارە لە کێ وەرەگرین بەڵێ ئەوەی قەیرانی داراییە بۆ خەڵکی هەژارە بە هیچ شێوەیەک من ناڵێم مطلقی هەموو بەرپرسەکان ئەوانەی کە لە گەندەڵی تێوەگلاون هیچ گۆڕانکاریەک لە ژیانیان ڕووی نەداوە کە ئەم قەیرانە کاریگەریان لێ بکە بەڵێ پارەیان ئێمە بەڵگەمان خستە رووسیان 11 ملیار دۆلار براوەتە دەرەوە کەس گوێی نەگرت بۆیە من پێم وایە تا گۆڕانکاری ڕیشەی لە کوردستانە نەکرێت ژیانی خەڵک باش نابێ ئەبێ حزبەکان ئەمە قبول نەکەن من یەک نمونە بەسیط بووە انتخابات چ بەهایەکێ ئێستا لە جەزائیر بەشێ لە حزبە ئەکتیڤەکانیش بیر لەوەکەنەوە بەشداری لە پرۆسەی انتخاباتە نەکەن چونکە بە شانۆگەریەکی بێمانایەزانن انتخابات لە جەزائیرە ئەمە نموزەجێک ئەکرێت لێرەش بیری لێ بکرێتەوە ئەکرێت لێرەش بیری لێ بکرێتەوە چونکە حزبێک ئێستا حکمی تەواوی لە سلێمانیا هەیە لە 31 کورسی ئەنجومەنی مەحافەزەی سلێمانی 6 کورسی حەقیقی هەبوو بە تەزویر بۆی کرا بە 11 ئێستاش دەسڵات مەحافزی گۆڕانە بەڵام نەدەسڵاتی بەسەر داهاتایە نەدەسڵاتی بەسەر خەرجیە هەیە نەدەسڵاتی بەسەر هێزە ئەمنیەکانە هەیە نەئەتوانێت قمارخانەکان داخا یعنی خۆ ینی چییە انتخاباتمان بۆ چی بەڵێ زۆر باشە دوا پرسیارم سەبارەت بەوەی کە وتت 13 ملیار دۆلار تا ئێستا براوەتە دەرەوەی بەرپرسانی هەرێمە و لەکوێیە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم لە ڕێگەی ئێمە لە ڕێگەی 5 بەنقی هەرێمەوە ئەم پارانە براوەتە دەرەوە بە تەفسیلی لە راپۆرتەکە لەگەڵ کاکسۆرانە دامان بە 4 حزبەکە من پێم وایە بەشی هێرە زۆری نەیخوێندبووە هەر وە قەزێش نەبوو لایەن ئەوەی کە ئەوەنە بەشێکێرە زۆریان ئەوەنە خەمی ئەوەیانە مدیر عامێک و قایمقام و مدیر ناحەیە وەرگرن خەمی هیچ کام لەو مەلەفە سەدان مەلەفە گەندەڵیان نەبوو کە زۆر باشە کاک ئەحمەد عسکەری سەرۆکی لیژنەی وزەی ئێستا لای ئێمە پاش ناوڕێک لەگەڵی دەبین هیچ پرسیارێک لێ هەیە لەسەر نەوتی کەرکووک بۆ ئێمە پرسیاری لێ بکەین وەڵا دۆسیەی نەوتی کەرکووک دۆسیەکی وازەحە ئێستا ئەوەی کە هەیە ئاڤانە و با حەسەن 250,000 هەیە نەوتی تری کەرکووک ئەچەن ئەمڕۆ ڕاگیرا و پێشتر نزیکەی 350,000 نەوتمانێ بەرمیلمان هەیە لە کەرکووکە بەداخەوە پارێزگاری کەرکووک بەشێکە لەوانەی پشتیوانی ئەو سیاسەتە پڕ گەندەڵەی پارتیەکە هەیە
ئەڵێ ئێمە پارە لە عێراقەوە هەرێمەوە وەرەگرین بێ زەحمەت پارتیە ئاشتی ئەورامی ئەڵێ 170 میلیۆن دلارمان داوە بەیاناتەکەی هەمووی لای منێ و چەند جارێ بڵاومان کردێتەوە با پێمان بڵێ کوا دوو بۆ عێراق پارە ناداتە کەرکووک موچەی فەرمانبەرانی کەرکووک بەشێکی زۆری ئێستش حکوومەتی عێراقی دابینی ناکە حکوومەتی عێراقی دابینیەکە ئەمە جگەلەوەی بەپێی معلوماتی ئەمە کۆمەڵێک نەوتی زۆر لای ئاڤانە و بای حەسەن و سەرگەڕانوانە ئێسش بە تەنکەر و ئەوانەیە برێ و پارەکەی نادیان پارەکەشی بۆ کێیە؟ پارەکەی بۆ مەسئولەکانی ئەم وڵاتەیە نەوتی عینزالە بۆ کێ بووهی ئەمیش بۆ ئەمەیان بەڵێ بەڕێز کاک علی حەمە ساڵ ئەندامی پەرلەمانیتوان زۆر سپاس دەکەین کە لە بەشی یەکەم لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز لە بەشی دووەمدا لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی نەوتوزە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵتان دەبین دوای ناوبڕێکی کورد دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان کاک ئەحمەد و خێربێن سپاس بۆ ئامادەبوونتان. باز لە ئەگەر کەمێکش باز لە نەوتی کەرکووک بکەین کاری پێوا بوو کە لە نەوتی کوردستان گەندەڵی و تاڵانی هەیە لە کەرکووکیشدا نەوتی کەرکووکیش هەمان شێوەی هەرێمە وڵا گەر بێنی باسی کە من حەزەکەم چونکە تۆ شتەگەر ڕووکەدە کاعلی کاعلیش هەندێک شەرحی کرد لە پرسیار تێکڵاو و نازم لە پرسیار و لە شەرح لەوانە حەزەکەم هەندێک ڕوونکردنەوە لەسەر قسەکانی کاعلی بدەن پێشەوەی بێ مەسەلەی جارێ بەنسبەت کەرکووکەوە کەرکووک وەکو هەر پارێزگایشکی عێراق حسە وەرەگرێت لە هەموو نەوتی عێراق ئەویش مەسەلەی موچە و کۆمەڵێک مەسەلەی تەنمی ئەقالیم و مەسەلەکانی لە عێراق وەری دەگرێت لە عێراق وەرەگرێ ئێستا موچەی فەرمانبەران لەسەر عێراق وەکو شارێک کە تابع بێ بە حکوومەتی مەرکزی تا ئێستا ئیداری لەلایەن ئەوانەوە بڕێەوە بدرێ ئەوە وایە یعنی ئەمە ناچێتە ناو ئەوەی کە نەوتی هەیە یانیەتی چونکە شارێک گە نەوتیشی نەبێ ئەمەی هەرە درێتی موچەیە درێتێ مەسلەی ئەوەی کە ئەگوترێ میزانی تەشغیلی بۆ دایرەکانی ئەدرێ
مەسلەی کۆمەڵی خزمەتگوزاری و کەیکی وەکو خۆراک و چی لە مەسەلە سیادیەکانە وەکو هەر پارێزگایش کە بەشێدرێ ئەمە حەزەکەم یعنی بە ڕوون بێ ئەوەی کە عێراق نەوت دەبا و بەڵام پارە نادایە پارادا بەڵام ئەوەی کە جیاوازێک کاتەوە کەرکک لە پەندێ پارێزگای تر مەسلەی پیترۆدۆلارە پیترۆدۆلار پارەیە کە ئەدرێ بۆ پارێزگانی کە نەوتی لێ بەرهەم دەهێنن ئێستا نەوتەکەی کەرکک بەش کراوە بەش بووە بەشێکی ئیدارەکەی لایەن سامانە سروشتەکانی حکوومەت یاریمی کوردستانەوە ئەکرێ بەشێکی لای کۆمپانی نەوتی باکوورەوە باش ئەوەی یارمەتیم دێ من حەزەکەمەوە بزانم چکە و تێکڵاوی کرد لەسەر کۆمەڵی کوردستان ئەوەی کە سامانە سروشتەکانی بە مانگانە 10 ملیۆن دلار دەرن بە کەرکک تا ئێستا ئەو 10 ملیۆنە مانگانە هاتۆتە کەرکک بەڵام بەنسبەت یارمەتیم دەی بەڵام ئەوەی کە لە دەکەوێتە سەر بەغدا چوو هەمووی ناکرێت 175 ملیۆن 180 ملیۆن ئازار بوورە بەرمیل ڕۆژانە لە نەوتی باکوور کۆمپانی نەوتی باکوورە و ڕادستی هەرێمێکا 105 ئەوکێکی بۆ مەسڵەکانی کەرکک و بەغدایە مانە یعنی ئێستاوی دەژێت کۆنتترۆلی عێراقدەیە 180 ڕۆژانە توکە بەرز و نزمیەکە 105 دەنێرێتە دەرەوە 105 دەنێرێت دەرەوە پێ ئیتفاقی کە هەرێم هەیەی لەگەڵ بەغدایە ئەوان چۆنیان ڕێکەوتن لەسەر کردووە کەرکک مەسئول نییە لە ئێستا ئێوەش ناوڕۆکەشی نازان مەسئول نییە مەسئول نیە لە قانونی عێراقیە پارێزگاکان مەسئول نین لە هەناردەکردنەوە بۆ دەرەوە ڕێکەوتنی چی لەسەر کرا هیچ ڕێکەوتنێک نەکراوە ڕێکەوتن لە بینی هەرێم و بەغدایە لەسەر نەوتی عێراق نەوتی عێراق چەندی هەرێمی نێرێتە دەرەوە چەندی بەغدای نێرێتە دەرەوە دووەم عێراق 170 ئەداتی یا ناداتی ئەمە کێشەیەکە لە بینی هەرێم و بەغدایە پارێزگاکان بە هیچ شێوەیەک ناسنە ناو ئەم هاوکێشەوە حەزەکەم ئەوە وەکو ڕوونکردنەوە کە ناسنەوە ئەوەی کە پارێزگاکان داوایەکە ئستحقاقاتی خۆیان نەشایستە داراییەکانی خۆیانە لە پیترۆدۆلار داوای ئەواکە جاو پیترۆدۆلارە ئەکەوێتە سەر هەرێم یاکەوێت سەر بەغدا تا ئێستا ئەوەیە مەزانیمانە بەغدا لایەکێتی و هەرێم لایەکێتی هەرێم تا ئێستا مانگانە 10 ملیۆن دلاری ناردووە هەموو مانگێک نردویت زۆربەی مانکان نردێت یعنی ئەوەن دێ من ئاگادارم زیاتر لە 90 ملیۆنی نردووە تا ئێستا بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان کاک عەلی پێش بوتی بەپێی ئەو وردبینی کردووە لە 6 مانگ 170 ملیۆن دلاریان داوە ورتر بووە لە هیناکە لە ژمارەکەیە ئەیگوت تێکڵاو کراوە مەسەن بڕۆ سەیری ئینەکەی سامانە سروشتەکان کە ئەوی کە لە سایتەکەی بڵاو کراوەتەوە مەسەن ئەڵێ 41 ملیۆن دلار بۆ مانجی چەند ئەڵێ ئەم 41ماندا بۆ کەرکک و کۆمپانیەکان عجەبن چەندی بۆ کەرکک کە چەندی بۆ کۆمپانیەکان نابەشی کەرکک جیادەکرێت جیان نەکراوەتەوە نەخێر لە ئینەکان نووسراوە کەرکک و کۆمپانیەکان تەمەنێ مازانین کۆمپانیەکانی بەس کۆمپانیای کارە کە سەرپەرشتی کارەکانێکە شتێکی درێتێ بەس کۆمپانیەکان چەند کۆمپانیای هەرێمە زانێت چکە ئەوان سەرپەرشتێکن چەندێدا بە کۆمپانیەکان چەندی بۆ کەرککە بەس ئەوەی کە ئێمە لە کەرککەوە دەستمان تەنها 10 ملیۆنە بەس ئەوکەی تێکڵاوەکەن یعنی ژمارەکان تێکڵاوە هاتوو لە بەرژەوەندی مانگانە 10 ملیۆن دلارەکانی کەرکک کەوتنتە بژانەوە مانگانە 10 ملیۆن دلار هاتووەتە ناو حساباتی کەرککەوە بەس هەمووی ڕنگ نێ بەڕێشی هاتبێ نازانم متاوەتی من علاقی لیژنەی مالی و ئەوانەیە زیاتر لیژنەی سامانە سروشتەکانی ئەمە ناتوانین حسابەکەی لەکوێیە حسابەکە لای لیژنەی مالی و لای بەشی حساباتی محافظەیە ئەوان ڕقابەی مالی هەیە کۆمەڵی دڵدام دەستگایە لەوێ کارەکە بەڵام ئێستا پردی شیوە سووری پێتێکراوە کۆمەڵی پرۆژێکێکی پێ ئەنجام درراوە نێوە نییە کۆمەڵی پرۆژەمان هەیە لە هینا بەجێهێژراوە لە 2014 خراوەتە بواری جێبەجێکردن تەواو نەکراوە ئەبێ ئەو پرۆژانە تەواوکرێ ئێمە پارەی کارەبا قەرزارین کارەبایە پارەیەکی زۆر ئێمە ساڵانە ئەبێ 124 ملیۆن ملیار دینار بدەین بە وەبەرهێنی کارەبا کە کارەبا 250 مێگاوات کارەبا بە کەرکک باشە قاچاقچیش لە نەوتی کەرکک نییە قاچاقچێتی من نەمنازام وڵای گەر پێمان من ئەگەڕێم بەدوا قاچاقچیەکانە بەڵام نازانم چێنوتی بەرپرسەکان ئەخر بەرپرسەکان چێدا با بڵێن فلان کوڕی فلان من نازانم وڵای من ئەو تەنکرانێک ئایبینم تەنکەرتیای غازە هێنێ بۆ هەرێم هەل لە غازی شیمالە غازێنە تۆ کە ئایبینی تەنکەرانی نەوت بەرێ نازانم من ناتوانم ئەوە حکوومەتی هەرێم و کاغاریان دایم پەرلەمانە و لیژنەی سامانە سروشتەکانی ناخر من ناتوانم ئێستا لێ کۆڵ نەکەم مەسەلا ئەو تەنکەرانە ڕۆژانە دەڕۆن بۆ سنوورەکان چی نازانم چوزان بۆ خۆ من هینی سنوورەکان نیم پاسوانی سنوورەکان بەڵام ئەوەی کە دێ کەرکووکە پیاتێ پەڕێ خۆتۆ ناتوانین تەنکەر بە تەنکە بزانین غازی پێی هەرێمە هی بەغدایە لە چۆ دێ هەندێکی نەوتی داخلی نەقڵەکە ئێمە ئێستا تەنکەرمان هەیە ڕۆژی 20,000 تەنکەر ئەنێرین بۆ بەغدا گازوای نەوتی خام ببن بۆ هینی قوتسی غازی باش لەسەر بە بەتاڵی دێنەوە
سوزان خۆن قابلێ یەکێک فاسیزانم تەکارانە بێن بۆ حدود یا نەزەمانە من لەبەرەوە من ناسیمانی لە بەرنامەکەی مەکاگرێبوارتە باسی لەوە کرد کە قاچاقچێتی هەیە لە دەکرێت داعش قاچاقچێتی کردووە حکوومەتی ڕەنگە تیاکرابێ لە هەرێم کرابێ لە ئەوانە من نازم بەس ئەو تەفاسیلە مەفروزە کاگەلێندان پەرلەمانە دقیقتر بێ ناو بڵێ ینی بڵێ کاڵێ بەرپرس خەڵگومانی باشەگەر بەیانی ناوکەی بە جەنابەت بڵێ فلان بەرپرس ئەوە دەبەرمیری فرۆشکەنەوە چێ وەکو ئەنجومەن هیچکەنێ باسێکین هیچکەنی بەگەڵ باسێکی نێمەش بەڵام ئێمە شتێکین بۆ بەم باسکەین بڵێن وڵا بەرپرسەکان ڕەنگە چوار بیکە بۆ دێچل بەرپرس خاتە ناو گومانەوە عنی ئەمە بەڕاستی تۆزێکە کارێکە ینی باش نییە لە مەسائلی ئەعلام وشتانەیە تۆ ئەو بەندا پەرلەمانتارە وایە دقیقتر بێ لە ژمارەکانیە یەکسەر ناوەکە بڵێ فلان کوڕی فلان ئەوەندە بەرمیل لەوتەی بردە دەرەوە تەنکەرەکانی ئەمانە ئەگەر وانە وێناوەکەتان پێ پێ خۆشە وەڵام پێ خۆشە بیزانم من تایی دیشەکەم بیزانیان لێ پرسیەوەشان ئەگەر بزانم عیدی تەنگ لەکە نەوتی کەرکووکە بڕواکەی بە یەک ساعتیش لێ ناکەم لێ وەسکوت نابووم لەگەڵەویشە چی ناشێواکەینەوە ئەوە قانونەوە نظام بەڵام ئەوە بز بڵێ بەرپرسەکان کام بەرپرسە پرسیسەکەمە بە هەر کەسێکە لێ بەڵێ منی تۆ کە شتێک عەرەبە هینە ئینگلیس مەسەلەشیان هەیە everybody's business nobody's business باشە زۆر باشە لە هیچ کەسێک نەبی کەس نییە باش ئێستا داهاتی نەوتی کەرکوو بەردوو بەشەکەیەوە ئەوەی کە لە داهاتی نەوتی کەرکووکە چەندە ئێستا بۆ نمونە داهاتی ڕۆژانە بۆ نمونە ئەزانچی لەبەرەوەی بیرەکان لە بەرز و نزمان دەرهێنان تەسیرەکە لە ڕۆژانە مەسەن ڕۆژی وایە 2000 کەمتر 3000 کەمتر زیاتر کەمتر ئەوانە لە ئینتاج فەرقەکە بەڵام مەسەلەوەی کە ئێستا ئەنێردێ بە بەردەوامی 1005 بەرمیل ینی داوە 3 بەرمیل 4000 تا ئەوە بە وەرەکەی ڕۆ ئەوەی لەژێر کۆنتڕۆل وەزارەتی نەوتی عێراق جاوە تەبان خەبەرێکی بڵاو بۆ ئەمڕۆکە گوایەنەوە دۆستاندراوە بەڵام لای تورکیەوە سێنرا بوو بۆ تقریبا بۆ 2 ڕۆژ و چەند ساعت دەڵێن هۆکارێکە فەنیە بەڵام تا ئێستا نوتی باکوورکیانە مەینێرن بڵان کە نێرە لاوە ئینتاج نەوەستاوە بەرهەمنەوەستا دەستی پێکردێتەوە ئەمڕۆ لە 5 ڕۆی دەستی بە هەنار دەکرد باشە ئەوە بڵین 130,000 من حەزەکەم خاڵێکی کەش بکەم حکوومەتی عێراق لە گۆخۆ حکوومەتی هەرێما ئیتفاقی هەیە بینێرێ 550 بنێرێ و هەموو ڕۆژێ تا ئێستا چەند دانوسانێکیان کردووە چوونەتە بەغدا ئەوەندەی لەسەر 90 قسەیان کردووە لەسەر مادی 140 لەسەر وەزی خاک و ئەرزی کەرکوو قسەیان نەکردووە حکوومەتی هەرێمیش و بەغداش بەیەکەوە جا لەبەرەوە بە قەنەعەتی منەوە ئەوانن ینی بەس ڕازین 105 بن 75 بە 75 بن 50 بە 50 بن ئەوانە بەس نەوتەکەیان دەوێت ئێمە بەس پترۆدۆلارەکەمانەوێت چونکە لە قانون پترۆدۆلاردا بە کەرکووک نەک بێ هین بدا بە کەرکووک چی پێڵێ هەموو نەوتەکەی کەرکووک بێ ئەو نەوتەی خەڵکی عێراق دەتوانین بڵین خەڵکی کوردستانە بەڵام پترۆدۆلارەکەی خەڵکی کەرکووکە هەنێکی حقیقەتێکی قانونیە یاسا ئەوەندەیە داتێ $5 ئەدا بۆ هەر بەرمیلێک بە خەڵکی شارەکە باشە زیاتر لەو توێژەکاندا مەسەلە نەوتەکە لە پێشەوەی لە مەسەلەی خاکەکە زیاتر ئەوان بەداخەوە بۆ نەوتەکەیان خەڵکی کەرکوو بۆ ئەچێوا بێت ئەوە بۆ دەرکەوتەوە بەڕێزت لە بەداخەوە من لەوەتیان دامی ئەنجومەنم ئەوەن جاری ئەوە لە ئەنجومەنی کەرکووک و ئیدارەکەی کەم بەشداری پێکرێ لەم فاوزدانستانەکانە ئەنی کەم وەفد هەبوو چۆ بەغدا تا سەنە بیستووە ئەندامیش ئەنجومەنی پارێزگای کەرکووکی تیابێت سەرۆکی ئەنجومەنەکەی تیابێ دانووسان بکەن هەرێم لەگەڵ بەغدایە بە بەشداری ئەوان بڕێنم ئێمە لەسەر نەوتی کەرکووک هینەکەی دانووسانەکەین مەفروزە کەرکووکتیابێ مەسەلەی مادی 140مان هەیە ئێمە تا ئێستا هیچی بۆ دانەندراوە خۆ دەبێت کە دانووسانانەکە لەسەر نەوتی کەرکووک بیان کتابە ئەم 100 ملیارش بۆ قەرەبووکردنەوە مادی 140 بێکەم ساڵی میزانی 2017 هیچی بۆ دانن باشە و کارەکەوێ بەس نەوتەکەیان دەوێوانە من پێم وایە خاکەکان ئەوەندەی خەمی نەوتیان ئەوەندە خەمی خاک و خەڵکیان نییە بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە ئێستا هەرێم ڕەوانە دەکات چەندە ئەوەی کە ئەوە 150,000 ناوەی کە لە دەرەوەی ئەوەی کێڵگەی ئاوانە و باحسن 250 لە بەینایتر لەبەرەوەی بە معلوماتەکەمان دقیق لێ لەسەری زۆریشمان هەوڵداوە ڕێگاتان پێ نادری لە کۆڵمی ئەوە لەبەرەوەی حکوومەتی عێراق لە هینایە لە 4 مۆزەفی لە کۆمپانیای جیهان لەوێ ئاگاداری ئەو نەوتەیە حکوومەتی تورکیش باشە زانێ پێم وایە ئەگەر حکوومەتی عێراقی ئەگەر حکوومەتی عێراقی بیەوێ بزانێ چەندەیە بنێوێ ئەو نەوتە بڕە لە گەهرێمی کوردستان متفقنێ لە گەهرێمی کوردستانە بۆ ناردەکردنی ئەو نەوتە من پێم وایە لە 24 ساعتای بڕێ نایە لێ بڕە بەس حکوومەتی عێراق بخۆی ئەوەی ئاوانە و بای حەسەنیش هەمووی
بە یاریمی کوردستانیشەوە بەڵێ بەڕێز وەکو سەرۆکی لیژنەکە ئاگاد لە ئەوە نیە کارێ ئەمە هین ناکەین ئیشی ئێمە نیە چونکە ئیشی ئێمە سەرۆکی لیژنی سامانە چیە لە ئەنجومەنی پارێزگا هەناردەکردنی نەوت بۆ دەرەوە ڕێژەکەی مەوەسمە و ڕێژەکەی بۆ منە چەند بەرهەم بێنرێ ئێوە دەزانینەوە بەس لەو بەشیان نازانین چکە بەشە کەوتەتەژە دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە بەزەوە بەشەی بەغداد دەیزانی جەنابەت بەڵێ هەمان بەڕقم لایە بەڕقم بەشمارە لامان مانگانە بۆمان دێ یعنی ئەو بەشێک کە لەژێر دەستی بەغدایەوە باشی دەیزان بەڵام باشی بەهینی بۆمان دێ بە نووسراو بۆمان دێ هۆکارەکەی چیە کە لە هەرێم بنووسرا بۆتان نایە بە خەڵکی هەرێمی کوردستان و بە پەرلەمانتارێدا کە عالیەندا پەرلەمانە کە لە نەوت و غازیشە ئەیزانێ ئەو هاش بێمەی نادن ئەوەش لە ئێوە ناشەفاف ئەوەی کە هەرێم ڕەوان لێکە من پێم وایە هەرێم ڕەنگە کۆمەڵی ئەسبابی خۆی هەبێنجا هیچێک لەوانە تعتیلی پەرلەمانە کە نایزاننەوە کۆ مەفروض بوو لیژنەی نەوت و غازی پەرلەمانی بچات سەر و چێلگان و بیزانایە دوا بە قەتەری چەند دەردێ و چەند ئینتاجێک و چەندی شوێنێرێتە دەرەوە چووکەوە مەسەلەیەکی دەستوری چووکە لە عێراقا یاسای نەوت و غاز نییە لە نظامی تازەیە نییە بەس لە هەرێمی کوردستانە 2007ەوە یاسای نەوت و غازەیە پەرلەمانی کوردستان پێویست داهاتی نەوتی کەرکووک ئێستا خراوەتە خزمەتی خەڵکەکە لە سەڵات چەندی پێ دوایە بۆ نمونە خەڵکی بۆ فترەیەکی زۆر کەم ئەتوانین بڵێن لە ساڵەکانی 2000 نیوە 11 و 12 و 13 هەتا هاتنی داعشیش 14 نیوەی 14 بە باشی خزمەتی کەرکووکی کرد پتە دۆلارەکەی بەڵام دوای ئەوە هینەکەی بەغدا بڕا بە تاوەتی هەرێمیژەوە چەند مانگێکە یعنی ئەتوانین بڵین نزیکەی ساڵێک ئەگەر کەمتری لە ساڵێک پارەکەی نردووە بەڵام هەمووشی نەناردووە هەمووی نەناردووە بەڵام ئەگەر بەقارڕ نەکردی بەغدا تقریبا تریلیۆن دۆلارمان لە دۆلار لای حکوومەتی ئیتیحادیە تا ئێستا هیچی وای لێ نەناردووە بەڵێ زۆر باشە بابەتێکی ترە بوو کە لەگەڵ بەڕێستان باسیێژ مەسەلی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارداوە 6 ئەیلولی ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ بەڵام بازۆکێک کە کەرکووک بەدەرکراوە هەڵوێستی ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەرم پرسە چییە؟ پێم وایە هەڵوێستی ئیدارە و ئەنجومەن بەیەکەوە جۆرە جیاوازێکیە جیاوازەکە چییە؟ جیاوازێکەوەیە هەندێک لایەن وا نابینن هەڵبژاردننی تازە بە مەسلحەتیەوانە لەوە ناڵێن دژایەتەکەن تەمەنەوە لایەنانە لایەنی عەربی تایە و لایەنی کوردیش تایە لایەنی کوردیش تایە بەڵێ لایەنە کوردی لایەنە کوردیانە معلومە هەر کەسێک لەوە بترسێ کە ئەو کورسیانە ناهێنێتەوە لەگەڵانیە هەر لە هەر پارتێک بۆ خود باش نەتیجەیەکانی عێراقت بینیوە بەرپرسی لەقی پارتی لە کەرکووکێتی ڕەوشەکەر لەبار نییە بۆ هەڵبژاردنەکە بۆ نمەدەڵ ئاوارەی لێ قەزایەک و چوارمانی علاقە ڕۆژ زۆر لەبارە جەناوی پارێزگا وتی هەتا ڕەشەشی کرد گوتی ئەگەر هەڵبژاردن نەکرێ نایلن ئاوارەکان دژ دەگمتن باش ئەویش پێی وایە و ئێمەش پێمان وایە کە هەڵبژاردن لە مەسلحەتی کوردە چونکە ئەم ئەنجومەنێکی دەستوری نییە یعنی کۆمەڵێک دەسەڵات هەیە کە دەستور داوێتی بە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە هەندێک لایەن وایان کردو ئەم ئەنجومەنە بە تعتیلی بمێنێتەوە نەتوانێت ئەنجومەنێکی دەستوری بێ کۆمەڵی ئیجراعاتی ئیداری و هەندێشتی یاسایی هەیە لە کەرکووکە بیکە لەبەرەوەی ئەنجومەنێکی دەستوری نییە جا لێرانەیە کۆمەڵی لایەن هەن لە بەغدا لایەنێک هەیە کە ڕەنگە بڵێ ئێمە ئێستا ئەوەندە ئەنداممان هەیە بۆمان دەرنەچێتەوە لایەنێکی کە ژمارەیەکی زۆرە لەوانەیە ئەو ژمارەی بۆ دەرنەچێتەوە ڕەنگە لایەنی حیزبیش ناوخۆمانە هەبێ ئەو ژمارە تۆ لایەنە کوردێکە بە بینەرانی ئێمە بڵێ بزانی چێ وڵای لایەنە کوردەکەی تر بە خۆتان ڕەندەم ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی زۆر باشەگەر بۆمان پەرلەمانی عێراق دیارە ئەنجومەنەکەی باش ئێستا نەخشەی ئەنجومەن کاتیشمان کەمەوە نەخشەی ئەنجومەن کورسیەکان چۆن دابەشراونەوە هێزە کوردەکان هێزە کوردەکەمان پێت بڵێ مەسەلەیەکی پارتی دیموکراتی کوردستان 11 کورسی هەیە یەکێتی نیشتمانی کوردستان 6 کورسی هەیە ئایا تەوازنی یەکێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووکەوایە بەپی پەرلەمانی عێراق پارتی لەگەڵ یەکگرتوش وایە یەکگرتوش مەسەن 3 کورسی هەیە ڕەنگە ئەو ژمارەیە نەهێن یەکگرتو پارتی لەگەڵ بژانەکەنی من نازانم لەگەڵیان لەگەڵیان بەڵام ئەڵێم لە مەسلحەتی نییە لە مەسلحەتی یەکگرتو پارتی نیە منم لێم نەبیستون بڵێن لەگەڵ یانین ئەمڕۆکە ئەڵێ کوێتی باری هینوانە بەس بار بە هیچ شێوەیە علاقەی نییە باینەوە ئێمە کاتی خۆی کە هەڵبژێراین 2005 هەموو حەویجەمان لەگەڵانە بوو مقاتعیان کرد ئێدەنجش درا و ئەم ئەنجومەنی لێپیا بوو خێرە ئێستاگەر حەویجەمان لەگەڵانە بێ پارتی 6 کورسی وەکو یەکێتی پارتی 12 کورسی و 6 کورسی 11 11 ئێمە 6 بۆ وا بووە زروفەکە نەتیجەی 12 ساڵ تەمەەن ڕەنگینەکانی ئێمە ڕۆبێتن لایەن عەرەبیەکان زۆر بکاتنەوە چەندن لایەن عەرەبیەکان بەڵێ لایەن عەرەبیەکان 6 چکەم قاتعیان کرد تورکمانەکان 9
بەڵام ئەوان لەگەڵ تورکمان ینی تورکمان بێتی سە حسابات هەموو کەسی لە کردکازانی عرب لە تورکمان زۆرترە چۆنە بێت تورکمان 9 بێ و عرب 6 بن مثلا ئەمە مەسلحەت نییە مثلا لایەنی شیعە سێ ئەندامیان هەیە لە ئەنجومەنەکەی ڕەنگە و ژوارێنێ باش ئەی هەڵبژارنەکە لە بەرژەوەنی کێدا ئەگەر بکرێتە لە کەرکووک نازانم ئەنجامی هەڵبژار حیزبەکان ڕەنگە یەشێتی باشترین بێنێ ئەی گۆڕان و کۆمەڵەوانی ڕانێ کۆمەڵوان کورسیانی لەوانەیە کورسی بێنن مثلا حیزب هەیە ئەوسا نەبووە ئاخر غەدرەکە لێرەیە مثلا حیزب هەیە ئەوساکە وجودی نەبووە دروست نەبووە ئێستا ڕەنگە کورسی بێنێ حیزب هەیە تواوەتەوە کورسی هەیە لاوەجبەری پارێزگا حیزبەکە نەماوە سال ناو حیزب عەریبەکانە دوو حیزب کە سەرەکی بوون حیزبەکار نەماوە هەر حیزبەکە نەماوە ئەندامەکەی ماوە جا مثلا حیزب هەیە تازە دروست بووە بەڵام کە ئەندامی نییە جار ئەوە ڕەنگە پرۆسی دیموکراتیە دیموکرات لە هەموو دنیای وایە خەڵک هەموو حیزبێ بەرز و نزمەکە ئێوە ئەندامانی ئەنجومەنی بێزار نەبوو 13 ساڵە هەر زۆریش من حەزەکەم بەیانی انتخابات بکرێنی خەنەدوویان بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی نەوت و زەرەنجۆنی پارێزگای کەرکووک سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ